بەناویخوا ئێمە وەکو دەستەی بەڕێوەبردننی کۆمەلگای بارس هەر لە سەرەتای کارەکانماندا هەوڵماندا ڕۆڵەکانمان قوتابیە خۆشەویستەکانمان بە پێشکەوتووترین و نوێترین سیستەمی سەردەم پەروەردە بکەین و فێربوون و فێرکردنێکی سەردەمیانە جێبەجێ بکەین لە قوتابخانەکەمان. ئەمەشیان بە هەوڵ و ماندووبوونی مامۆستایان و دایک و باوکی قوتابیانمان توانیمان پلان و بەرنامەی ئەم ساڵمان جێبەجێ بکەین. بۆیە لە کۆتاییدا دەڵێن قوتابخانەیەکی پێشکەوت و ڕێگایەکە بە کۆمەلگایەکی ڕۆشنبیر. The teachers in Baras motivate us to learn more and to improve our knowledge. Me as Lena in Baras Private School, with the help of my teacher in library, I could read despite my lesson with a high level. They taught me different types of sports in Baras School. ورزش بکە بۆ ئەوەی تەندروست بژیت. دەستەیەکی تەندروست پێویستی بە خواردنی تەندروست هەیە.